بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت بۆ پێشکەشکردنی بەشی دووهەمی بەرنمەیەکی تایبەت کە وتوێژ بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبێرەوەڵی کۆمەڵە لەسەر هەڵسەنگاندنی بارودۆخی سیاسی لە ئێران و ئەگەری گۆڕانکاریەکان. لە بەشی یەکەمدا هەروەکو خۆتان بینیتان چەند تەوەری گرنگمان خستە بەر باس و لێکۆڵینەوە. یەکەمیان هۆکارەکانی ئەو فشار و سەرکوب و زەبر و زەنگەیە کە کۆماری ئیسلامی بۆ سەر کۆمەڵانی خەڵکی هێناوە. لە حکمی ئەعدامی توماجی ساڵحی و هەتا فشارهێنان بۆ ژنان بە بیانووی بێحیجابی کە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لە وەڵام بەوانەیە وتی کە ئەوە لە سەری ئیستیسال و نیشانەی زەعفی کۆماری ئیسلامیە، نە نیشانەی بەهێزبوون و لە ڕووی قودرەتەوە. پاشان باس لە ئەگەری گۆڕانکاریەکان کرا و هاوڕێ ئیبراهیم ئیشارەی بەوەدا کە گۆڕانکاریەکان ئەگەرچی خەباتی ژینە بەردەوامە، ئەگەرچی بەرەنگاربوونەوە و دشکردەوە دژ بە جینایەتەکانی کۆماری ئیسلامی لەسەر شەقام و لە ناو زیندان و لە مەجامعی جۆرا و جۆری کرێکاری و خانە نشینکراوان و پەرستاران هەمووی بەردەوامە، بەڵام لە کۆتا مدەتە چاوەڕوانی گۆڕانکاری لە ڕێگای کۆمەڵانی خەڵکەوە ناکرێت، بەڵکو لە کۆتا مدەتە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە گۆڕانکاریەکیش ئەگەر هەبێت لە ناو خودی ڕژیم و لە ناو ڕیزەکانی دەسەڵاتەوە دەست پێ دەکات. لە ڕۆڵی ڕۆژاوا و لە سەرویانەوە ئەمریکا قسە و باسێکمان کرد. بۆ ئەمڕۆژ بۆ بەشی دووهەمی ئەم بەرنامە چەند پرسیارەی ترمان ئامادە کردوە کە وەک ڕای پێشوو ئاراسەی هاوڕێ ئیبراهیمی دەکەین. هاوڕێ ئیبراهیم دووبارە سڵاو لێبێ و سپاس بۆ ئەوەی کە لەم بەشەش بەشدار دەبیت. سڵاو بۆ ئێوە و سپاس بۆ خۆتان و بۆ سڵاو لە خزمەت بینەرانیشتان. هاوڕێ ئیبراهیم، ئەگەر بچینەوە سەر باسەکانی پێشوو، باس لە ئەگەری گۆڕانکاری کرات، باس لەوەی کە کۆماری ئیسلامی بەرەو ڕووی داڕمانێک ئەبێتەوانێ. ئەم داڕمانە، ئەم بەدیلەی دوای کۆماری ئیسلامی کە لە کۆتا مدەتە باسمان لێ کرد، چەندێک دەتوانێت دەوام بێنێ لەو حاڵەتەدا کە شۆڕشی ژیناش ئێستا لە ئارادایە؟ ئەمە چی بەسەر دێ؟ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لە سەروی هەمویانەوە بزوتنەوەی کرێکاری چی بەسەر دێ؟ بێگومان ئەو بزوتنەوانە هیچی ناخەونەوە و ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بەدەستیانێنەوە ئەو دەستکەوتانە قابلی هەڵگەڕانەوە نین و ئەوانە لانی کەمی تەوەقعات و چاوەڕوانی خەڵکە بۆ هەمی کار و خەباتی خۆیان. لەبەرەوە من دڵنیام کە گۆڕانکاری لەسەرەوە ئەگەر ڕوو بدا، مانای گۆڕانە لە هاوسەنگی هێزدا، یعنی مانای ئەوەیە کە هاوسەنگی هێز بە خازانجی جەماوەر گۆڕاوە، بەڵام دیارە ئەوەندە نەگۆڕاوە، یا ئەوەندە خەباتی شۆڕگەران و جەماوەری بەرەو پێش نەچۆ کە بتوانێت بەدیلی دڵخوازی خۆی بێنتە سەرکار. بەڵام لە هەمان کاتدا ئەوەندەش گۆڕاوە کە دەسەڵات ئیتر بە شێوەی جاران نەتوانێت حکوومەت بکە ئەوە خەڵکی اجازە نەدەن بە شێوەی جاران حکوومەتیان بسەدا بکرێت. ئەمە شەرایەتێکی بارودۆخێکی تایبەتێت دەگۆڕێ، دیارە بە پێی وشیاری و ئاگاهی و دەرکی جەماوەری خەڵک لە ناوەڕۆکی گۆڕانکاریەکان ئەوە فەرق دەکات. بەڵام لە هەمان کاتدا ئەوە وازەحە کە جەماوەری ئەو خەڵکەی کە داخوازیهایشیان هەبووە، کە ئارزوهایشیان هەبووە، ئەوانە لەو ئارزوانەی خۆیان و لەو متالباتی خۆیان پاشگەز نابنەوە. مەسەلەن بۆ نمونە لە کوردستان واقعاً خەڵکی کورد لە داوای ئازادی، مافی دیاریکردنی چارەنووسی خۆی و هەموو ئەوانەی کە مافی نەتەوایەتی خەڵکی کورد دەستەبەر دەکات، لەوە پاشگەز نابێتەوە. ژنان تازە گۆڕانکاری لەسەرەوەی دەسەڵات بێت کایەوە حجابی زۆرە ملی و پۆشی زۆرە ملیان بەسەردا ناسەپێ. کرێکاران هیچ شتێک کەمتر لە باشترکردنی شرایەتی ژیانی خۆیان قانع نابن.
و ئەمرازەکانی زەختیشیان بۆ سەردەسەڵاتی تازە بەدەستەوەیە. بەڵام وتم کە دەبێ ئێمە جێگایەکی تایبەتیش بکەینەوە بۆ ڕادەی فریوکاری بۆ ڕادەی وعدە و بەڵێنی بێناوەڕۆک کە ممکنە بدرێ بە مەبەستی ئەوەی کە خەباتی ئەو خەڵکە دامەرکێنەوە و چاوەڕوان بۆ دەورێچکە ڕایان بکرد. بە هەر حاڵ مەسەلە ئەوەیە بجووتنەوە کۆمەڵایەتیەکان و خەباتی سیاسی لەو خەباتی سیاسی پێشکەوتن خواست لەم قۆناغەدا لە هاوسەنگێکی هێزی باشتر بەهرەمەند دەبێ بۆ بەرەو پێشچوو نەکەمتر خراپتر. چەندێک دەوام هێنێت هاوڕێدا؟ بێگومان ئەوە ئەو دەورانە دەورەی گوزارە. من بە دووری دەزانم لە بارودۆخێکی بحرانی اقتصادی جیهانیدا لەو هەموو ململانێ و کێشەیە کە لە ناو جەمسەرەکانی سەرمایه‌داری دنیادا پەیدا بوو و هەروە بەردەوام پەرەدەستێنێ. ئەم نوع دەسەڵاتانە دەوڵەتی مستعجل دەبن و من پێم وایە کە فشاری جەماوەر و خەباتی جەماوەر دەڕواتە بەدیهێنانی نهایەتی ئامانجەکانی ئەوە پێشبینی ئێمەیە و ئارزووی ئێمەیە و زەمینەی مادیەکەشی خۆڵخاوە زەمینەی مادیەکەی هەیە ژن ژیان ئازادی ئەو دروشمە ڕادیکاڵ و چەپەیە کە هەموو ئەناسوری ژیانێکی باشتر لەوەی کە بەدیلێکی بۆژوایی ڕاست کە بەو نوع احیانەن جێگای کۆماری ئیسلامی دەگرێتەوە بتوانێت وەڵامی پێ بداتەوە یا بتوانێت دای بمرکێنێتەوە. دنیا بەرەو پێش دەچێت کاری دنیا ئەسڵەن لە هەموو ڕوویەکەوە بڕای من ڕوو لە پێشکەوتنە. ئەوە نییە کە بەرێ ڕاست زاڵ بووێ بەسەر ژیان و مقدراتی جەماوەردا لە هیچ شوێنێک موقعەتێکی سەقامگیری نییە. ڕاستە جگا شوێنیان بەدەستێناوە بەڵام لە هیچ شوێنێکە ئیتمینانیان لە سبەی ڕۆژی خۆشیان نییە بەرێ ڕاست. لەبەرەوە لە ئێرانی شەروا دەبێت لە ئێرانی شەروا دەبێت من نیگرانی ئەوە نیم و پێشم وایە دەبێت ئەو زەرفیەتەمان هەبێ و ئەو سەعدادەمان هەبێ کە لەو بارودۆخەش کەڵ وەربگرین بۆ بەهێزترکردنی ئەو بزوتنەوەی کە لە ئارادەیە. لە ئەگەری ئەوەها گۆڕانکاریەک کوردستان بە هەموو تایبەتمەندیەکانیەوە حیزبە سیاسیەکانی بۆ موقعیەتە کۆمەڵایەتیە کە هەم لە خەبات و هەم لە موقعیەتە تایبەتیە کۆمەڵایەتیە کە خۆی هەیەی دەکەوێتە چ بارودۆخێکەوە؟ هەموو نیشانەکانەوەم پێ دەڵێن کە کوردستان زۆر لەسەر پێیە و ئامادەیە بۆ ئەوەی کە لە هەر گۆڕانکاریەکدا دەوری خۆی باشترین شکڵ بنوێنی. یعنی تایبەتمەندیەکانی کوردستان ئەوان پێ دەڵێ ئەم کۆمەلگایە بە مەحزی ئەوەی کە چکۆڵترین هەست بە چکۆڵترین گۆڕانکاری لە هاوسەنگی هێز بکە زەرفیەتەکانی خۆی بە نهایت دەرەجە دەخاتەکار. ئێمە مەسەڵەن بۆ نمونە مشارێکتان بۆ بنەوە نەورۆزی ئەمساڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی کە نەورۆز نەکەوێتە بەر ڕەمەزان و حرمەتی ڕەمەزان نەشکێ و حرمەتی مەزهەب نێتە خوارێ بەبوونی شایی و شایلۆغانی خەڵکە پێوا واردەکرێ جۆرێک گڵۆپی سەوزی هەڵکرد بۆی پێش ڕەمەزان تاتی عنوانی بە پیرەوەچوونی نەورۆز مەراسمات بگیر و دەزانی چم شەرێک بەرپا بوو ڕەمەزانیشی وە بەردە تا دوای ڕەمەزان تا ماوەیەکیش لە ڕەمەزان گوزەرا بوو کۆبوونەوەکان و شایلۆغانی خەڵکو و هەڵپەرچێ و شایی و ئاە کۆتایی پێ نەهات بە شێوەیەکی زۆر ڕێکخرا و سازماندراویش. ئەمە بە ئێمە دەڵێ کە کوردستان واقعەن بارودۆخێکی تایبەت بەخۆیەوە دەگرێت و لەو شرایطەدا دەبێ پێویستە دوو خصوصیت بەرزەستە بکرێتەوە. یەکێک وە لە هەموو شتێک مهمتر دانەبرانە لە مبارزەی سەراسەری دانەبرانە لە ویست و داخوازەکانی جەماوەری هاوچارە نووسمان لە باقی شوێنەکانی دیکە ئێران ئەوە شتێکی زۆر مهمە و دووهەم پەرەپێدان بە خەباتی مەدەنی لەو دەورەیەدا یعنی زۆر مهمە کە ئێمە ئەو ڕەوتی گەشەکردنی خەباتی مەدەنی تەقوێتکەین بەرەو پێشی بەرین و نیشانی بدەین بە جەماوەری خەڵک کە قدرەتی ئەوان و هێز و توانای واقعی ئەوان لەو مەیدانەدا دەکەوێتە کار. یعنی نابێ فرسەتی ئەوە بدەین بۆەوەی کە نەیاران یا کەسانێک کە یا کەسانی کە لە نهایەتدا بەڕاستی بە نەزەری من دۆستانی خەڵکی کورد نین بە مەسیرێکیاندا پێشن کە
ئەوڵە مبارزەی سەراسەری دایان ببڕێ وەسانیان مبارزەی مەدەنی خەڵک لە شارەکان و لە دێهات و لە شوێنی کار و ژیان ئەوە پراوێز بخات. لە ئەوەها هەلومەرجێکدا لەو کاتانەدا ئەرکی هەڵسوڕاوانی سیاسی یا هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەروی هەمووی ئەوانەوە لایەنی کۆمەڵە چییە بێت؟ ئەو ئەرکەی کە دەکەوێتە سەر شانی لایەنە بەرپرسەکان و لەوانە کۆمەڵە چییە؟ ئەوەی کە گرینگە ئەوەیە کە دەبێ بزانین کە ڕەمزی بەستلاح هێز و توانای ئێمە لە چیدا. واقعێت ئەوەیە کە ئێمە هەر وەخت دیومانە کە جەماوەر لە ئاستی بەریندا کەوتۆتە کار واقعاً پاشەکشەی بەڕێژیم کردووە، واقعاً دەستکەوتەکانی خۆی تا ئەندازێک نزیک بەدیهێنان بووە و بەدیهێناوە و بارودۆخێکی لەبارتری بۆ ژیان و بۆ خەباتی خۆی خۆڵخاندووە. لەبەرەوە ئەوە دەبێت دەرسێک بێ بۆ ئێمە. مەسەڵەن بۆ نمونە ساتان بۆ بنمەوە وەختێک بوو لەرزە هاتووە، وەختێک کۆڕۆنا هاتووە، وەختێک لە ئەنواعی نەهامەت و کێشەی دیکە بەسەر خەڵکدا هاتووە چ جۆرە لە هەمبەستگی و هاوپشتێک شکڵی گرتووە. وەختێک مەجال بۆ شایی و خۆشی و شایی دەربڕین و بەرەکانی دەگەڵ فەرهەنگێک کە ڕژیم ئیسلامی دێ هەوێ ڕەواجی بدا ئەوە ضرورەتی پێدا کردووە لە نەورۆزدا دیتمان چ ئستعداد هەیە گەشەی کرد و چ زەرفێتای خۆی نیشاندا. ئەوانە ئەو دەرسە بێمە دەڵێ کە پس گەورەترین کاری ئێمە سازماندان و ڕێخستن و یا کۆمەک بە سازمان پێداکردن و کۆمەک بە ڕێخستنی ئەو ڕەوتەیە. ئەگەر هەڵسوراوانی چالا هەڵسوراوانی ڕێبازی ئێمە ئەو ضرورەتە بە باشی دەرک بکەن لەو سوورەتەدا دەبن بە هەوێنی شکڵگرتنی مبارزاتێکی مەدەنی گوستەردا کە لە هەمان کاتدا بەرە بەبەرە تەبدیل دەبێت بە ڕێکخراو و بە سازمان بۆ. دەبێت بزانین کە ئەو دەورەیە کە باسی دەکەین باسی دەورەی دەکەین دەورەیەکی یانن کورد ماوە یا دەورەیەکی گوزار کە دەسەڵات لەسەرەوە ئاڵوگۆڕ دەکرێت. وەختی دەسەڵات لەسەرەوە ئاڵوگۆڕ دەکرێت حتمما بۆ ماوەیەک مەجالێکی زیاتر دەڕەخسێت. ئیتر لەو دەورەیەدا دەورەی کاری مەخفی و نهێنی و خۆشاردنەوە نییە، دەورەی ڕێخستن لە ئاسی جەماوەریدا. هەڵسوراوانی ئەو ڕێبازە دەبێ ئینسانهایەکی خۆشەویست و خۆشنێوی ناوکەڵک بن. لە نەتیجەی ئەو موقعیتش بەدەست نایە غەیری لە نەتیجەی کار و تێکۆشانی ساڵیانی پێشووی خۆیان و ئێستای خۆیان. دەبێت خۆیان لەوەها موقعیەتێکدا قرار بدەن کە بتوانن جەماوەرێکی وەسیع خطاب قرار بدەن، بە جەماوەرێکی وەسیع بتوانن بڵێن ئەوە بکەن و ئەوە مەکەن، هیدایەت و ڕێنوێنیان بکەن و ڕێکاریان پێ نیشاندەن. ئەو قسە لێبیستن و ئەو خۆشەویستی ناو جەماوەر دەبێت کەسب بکرێت. ئەو ئۆتۆماتیک نییە، ئۆتۆماتیک بڵێ من کۆمەڵم جایتە خەڵک بکەوتە شوێنە، ئۆتۆماتیک بڵێ من چەپ و سۆسیالیستم خەڵک بکەوتە شوێن، ئەوە نییە. ئەمە دەبێت بە خش لەسەر خشدانان و بەکاری ڕۆژانە بەدەست بێ ئەو موقعیەتە. هەموو ئەوانەی کە لە دەورەی لە سازماندانی نەورۆزی ئەمساڵ، هەموو ئەوانەی لە سازماندانی بەهاناوەچوونی خەڵک لە دەورەی کۆڕۆنادا لە وەختی بوو لەرزەدا بەڵێ لە هەموو ئەوانەدا کە دەوریان واندووە ئەمانە ئەو موقعیتیان هەیە و ئەو موقعیتە دەبێت تەقویت کە نابێت لە دەستی بدەن، نابێت ئەو زەرفیەتانە خەسارکەین. طبعا منزوریش ئەوە نییە کە ئەمانە هەموو شتێکی خۆیان بدەنە بەردەم خەباتی ئاشکرا و جۆری لە جۆرەکان هیچ شتێک نەمێنێتەوە کە دوژمن پێی نەزانێت. مەسەلە ئەوە نییە، مەسەلە ئەوەیە کە ئێمە دەبێت بۆ پاراستنی خۆمان، بۆ حفزی تشکیلاتی خۆمان، بۆ حفزی ئەو سیستمە لە فعالیت و لە کاری مەدەنی بە جەماوەر پشتدەستور بین، جەماوەر پشتمان بگرن. خۆ طبعا ممکنە زیندانی شتێدا بێ ئەو لە ئەنواعی مەسە مخاتراتی تێدا بێت، بەڵام دەرهاڵ ڕێگایەکی دیکە نەغیریەوە. لە دەورەیەکی پرتەبوتاب و پرتەحولی وەکو ئێستادا پێویستە ئێمە بیر لە کاری جەماوەری لە مەقیاسی لە ئاسی وەسیعدا بکەینەوە و پێویستە زەرفیەتەکانمان لەو ئاستەدا بخێن کار و لەو سۆرەتەدا دەتوانین ئومێدەوار بین لەو گۆڕانکاریەش دەتوانین بە قازانجی خۆمان و بەرەو پێشبردننی ئامانجەکەمان خەڵک وەربگرین.
هەوڕ ئیبراهیم لە هەمووی باسەکانی ئەم بەرنامە و چه بەرنامەی پێشوش باسمان لەوە کرد کە شۆڕەشی ژینە بەردەوامەش دروشمی ژن ژیان ئازادی بێتە وێردی سەر زبانی خەڵک ئەنی بە معنایە دەتوانین بڵین کە چەپ لە مەقیاسی ئیجتماعیە هەیە موجودە بەهێزیشە ئەم چەپە و ئەو چەپی متشەکل و حیزبیە لە ئاوا هەلومەرجێک یا لە ئاوا بارودۆخێکە لەو گۆڕانکاریە کۆتامودەتە یا گوزەرایە کە باسیەکەین چه ئەرک و وەزایفێک ئەکەوێتە سەرشانی ئەگەر بتوانین بە تێکەڵاوی باسی بکەین یا خۆت مختاری ئەگەر بتوانانی لێکی جاکەیت بڵێ بە تۆری واقعی ئەڵبەتە لێک تا ئەندازەیەک لێک زیان یعنی ئەو چەپەی چەپە کۆمەڵایەتی کە ئێمە برازی وجودەکەی نیشانەکانی لە ئاسی کۆمەلگادا دەبینی و شعاری لە دروشمی ژن ژیان ئازاییدا خۆی نیشاندا لە هەموو ئەو مبارزاتی ڕادیکاڵەیە کە لە ناو کۆمەلگادا سا لە جەریاندایە و هەمووشی لە واقعدا لە چوارچەوەی بەرنامەی چەپدا دەگونجێ بەرەی ڕاست چی بۆ کرێکاران هەیە حتا ینی ئێستا کە لە سەڵات ژیانی لەو پۆزیسیۆندان نەخشەڕێگایەکیان نییە بۆەوەی کە ژیانی کرێکاران باشتر بێت نەخشەڕێگایەکیان نییە بۆ ئەوەی کە نیشان بدەن گەشەی ئابووری لە ئێران لە هەمان کاتدا بەرپێدانی عەداڵەتی کۆمەڵایەتی و بەرابەری و ژیانی ئاسوودەتر بۆ جەماوەری خەڵکە لەبەرەوە هەرچی هەیە لە خوارەوەی کۆمەلگا لەواقع زەمینە و فرسەتە بۆ هێزی چەپێکە فعلەن بە دەلایلێکی جۆراجۆر و لەوانە لە هەموو شتێک مهمتر سەرکوت و خەفەقان و ئەشکەنجە و زیندان و ئەو بەڵانەی کە 45 ساڵە ڕژیمی جمهوریانی ئیسلامی بەسەر هێزی چەپ و ڕادیکاڵ و سکۆلاری دێنێ بەو دەلیلانە نەیتوانی ئەو پەیوەندی بەرقەرارکە ئەو پەیوەند بۆ بەرقەرارکردنی ئەو پەیوەندیە احتیاجی هەم بە زەمانە هەم احتیاجی بە فرسەتە یعنی دەبێت لە لەحەزاتێک کە ئیمکان دەخۆڵقێ بتوانێت بە باشی کەڵک وەربگرێ و لە هەمان کات ئەو زەمانەش تا ئەو ئەندازە بتوانێت درێژ کاتەوە درێژی کاتەوە بە جۆرێک کە بتوانێت لەو ماوەیەدا ئەو کەم و کەسری و ناتەواویانەی کە لە دەورەی سەرکوت و خەفەقاندا بەسەریدا سەپا بوو بۆی جێبەجێ نەبووە لەو دەورەیەدا قەرەبوویان بکاتەوە یعنی ئێمە هیچ ڕێگایەکی ئیسلامیان بڕمان نییە بۆ ئەوەی کە نیشان بدەین چینی کرێکار و زەحمەت چێش دەتوانێت بەدەسەڵات بگە ڕێگایکی غەیری ئەوە نییە ئەو ڕێگایش عیبارەتە لەوەی کە ئێمە بتوانین ئەو کەم و کەسیانەمان جۆبران کەینەوە بە بڕوای من ئەو گۆڕانکاری کە لەسەرەوە بە وجود دێ ممکنە بۆ ماوەیەکی کورتیش بۆ ئەو فرسەتە بە ئێمە بدا و هێزی ژیر و وریا و بەتابەت هێزی چەپی ڕادیکاڵ و مبارز هێزی وەکو کۆمەڵەکە لە کوردستان ڕیشەی کۆمەڵایەتی هەیە دەبێت لەو فرسەتە بتوانێت کەڵی وەربگرێ و هیچ لەحزەیەک بەفیرۆ نەدا ئەمە تەجربەی ساڵی 58 ئەومان پێ دەڵێ لە ساڵی 58 لەگەڵ ڕۆژایمە بەقەدر ئێستا ئەزمونمان نەبوو لەگەر ڕۆژاش سەتی دەرک و ئاگاهی و سیاسی لەناو جەماعەدا لە ئاستی ئێستادا نەبوو زۆر شتی هەبوو کە لەگەڵ ئێستا قابلی بەراوردکردن نییە بەڵام باوجودی وانە ئێمە توانیمان لە فاصلەیەکی کەم کە بوو لە 58 تا 59 تا هێرشی سەراسەری و هێرش کوردستان تەواوان میلیتاریزە بکرا ئاموزشێک بە خەڵک بدەین بە سەتی فەرهەنگ و دانشی خەڵک بەرینە سەرێ سەتی تەوەقعاتیان لە ژیان بەرینە سەرێ شکلی شوڕایی لە دەسەڵات بینە گۆڕێ مەسلەی حاکمیەتی جەماوەری بکەین بە مەسئلەیەکی واقعی و ڕۆژ و خەڵک بۆ ماوەی زۆر کورتیش بۆ تامی جۆرێک لە ئازادی بچێژێ ئەمە لە دەورەی لەو دەورەی کۆتامودەدا کە پێشبینی دەکرێت و ئەو نوع گۆڕانکاریانە ئێمە دەبێت خەڵک وەربگرین تا بتوانین ئەم شۆڕشەی کە لە جەریاندایە بەردەوامی ڕاگری شۆڕشی ئێران شۆڕشی 57 لە ئێران بە وەسیلەی جمهوری ئیسلامی و بە وەسیلەی ڕژیمی شاد بە وەسیلەی هەردووکیان سەرکوت کرا بەشێکی لە زمانی شادا زمانی ڕژیمی شادە سەرکوت کرا و بەشێکی لە زمانی جمهوری ئیسلامیدا یعنی لە واقعدا ئەو شۆڕشە ئیدامەی بوو ئیدام هیچ نەبێت لە تا ساڵی 60 ئیدامەی بوو تەنیا لە 30 خردادی 62 ئەو کوشتار و قەتڵعامانەی کە لەسەر شەقامەکانی تاریان کرای ئیتر دەتوانین بڵین شۆڕشیان دامرکاندەوە تازە لە کوردستانیش توانیمان هەر ئیدامەی بدەین و کوتمان ئێرەوە دەنگی شۆڕشی ئێرانە لە کوردستانەوە دەبیستری جا لەبەرەوە من تاکیدەکەم ئەوەیە
کە ئێمە دەبێت بە وشیاریەوە بڕوانینە ئەو گۆڕانکاریانەی کە لە نەتیجەی گۆڕانی هاوسەنجی هێزدا دروست دەبێت و گۆڕانی هاوسەنجی هێز دەبێ قاعدەتەن دەبێ ئیمکانی چالاکی و فعالیەتی وەسیعتر بێمە بدا ئێمە فرسەتێکی کەم بە کورتمان ممکنە لە دەستدا بێ بۆ ئەوەی کە جەماوەرێکی وەسیعتر کە دلایلی جۆراجۆر پەیوەندیمان لەگەڵیان نەبووە ئەو پەیوەندی سەر لە نوێ بەرقرارکەینەوە لە دەورەی شۆڕشدا لە دەورەی بحرانی سیاسیدا هەموو جامعە هەموو کۆمەلگا سیاسی دەبێتەوە هەموو کەس انتخابی خۆی دەکات ئێمە دەبێ وها مەقبوڵیەتێک بدەین بە شعارەکانمان بە بەرنامەمان بە ئستراتێژیمان بە هەمووانەوان کە خەڵک لەو مەقطعدا کە انتخاب دەکا ئێمە انتخاب بکەن. هاوڕە برایم ئێوە لە قسە و باسەکانتان باستان لەوە کرد کە چەپ دەبێت هەوڵ بدات سەتحی ئاگاهی خەڵک بەرێتە سەر لەباری فەرهەنگیەوە تەئسیرگوزار بێت جەماوەر لە دەوری خۆی کۆکاتەوە دروشمەکانی جەزاب بێ بۆ خەڵک لە دەوری دروشمەکانی کۆ ببنەوە بەڵام کێشەیە کە عمومەن چەپی دەرەوەی وڵات یا چەپی متشکل یا چەپی حیزبی هەیەتی پەراکەندەگیە ئایا بە بڕوای ئێوە ئەو ئەرکە مهمانەی کە ئێوە باسان کرد بە تایبەتی لە دەورانی گوزار لە ئەگەری گۆڕانکاریەکی کورتماوەی ئاوادا کە لە باسەکانی پێشومانە هاتووە ئەم چەپە پەراکەندە ئەتوانێت ئەو ئەرکە مهمەی کە جەنابتان لە قسە و باسەکانتانە ئیشارەت پێکرد بەڕێوەی بەرێ ئەگەرنا چۆن بتوانن لێک نزیک ببنەوە؟ جارێ پێش هەموو شتێک پێویستە ئەوە بیربێنەوە کە کۆمەڵە لە کوردستان بەم شێوەیە کە باقی بەشەکانی چەپی ئێران لە کۆمەلگای ئێران تا ئەندازێک دوورخراونەوە و دابراون کۆمەڵە کەم و زۆر ئەو مۆقعەتەی نییە یعنی کەم و زۆر مۆقعەتی باشتری هەبووە و لە تووری ئەو ساڵاندا بە هۆکاری جۆراجۆر پەیوەندی دەگەڵ جەماوەری کرێکار و زەحمەتکێش جەماوەری سەملێکراوی کوردستان بەرقەرار بووە و شعارەکانی ڕنگدانەوەی جەماوەری بووە کار و فعالیەتی باستابی جەماوەری لێکەوتۆتەوەشی جەماوەری لێکەوتۆتەوە ئەتر ئەوانە هەمووی داستانی ئەم 30 ساڵی ڕابردوویە و هەمووتان دەگەڵی ئاشنن بەڵام ئەگەر لەو چوارچەوەی کۆمەڵە فعلەم چینە دەرێ و باسی هێزی چەپ لە ئاستی ئێران و سەراسەریدا بکەین لە سوورەتەدا ئێمە لە توولی ئەم ساڵانەدا شاهیدی ئەوە بووین کە بارها و بارها هەوڵ دراوە بۆەوەی کە جۆرێک لێک نزیک بوونەوە شکل بگرێ کۆر و کۆمەڵی جۆراجۆر دروستکراوە کۆنفرانسی جۆراجۆر پێکاتووە کۆمیتای جۆراجۆری هەماهەنگی و هاوکاری پێکاتووە وەلی سەرجەم لەگەڵ ئەوەشدا بە هەرحاڵ تەلاشێک بۆ مثبت بووە بەڵام دەستکەوتی زۆر مەحدود بوو زۆر مەحدود و ئەسڵەن لە ئاستی ئەو نیازەدا نەبوو کە کۆمەلگای ئێران مثلەن بە هێزی چەپ و پێشکەوت و ڕادیکاڵ و ئەوانەی خۆی هەیەی ناسیەوەدا نەبوو بەڵام مەسەلا ئەوە نییە هەر ئێمە گلەی ڕابردوو بکەین لێ بڵێم بۆچی وا بۆ یعنی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی مەسەلەن لە بەرنامەیاندایە لە استراتێژیاندایە لە چه واقعەتێکدایە بە بڕای من هۆکارەکەی دەبێت لە واقعەتێکی کۆمەڵایەتیدا ببینینەوە ئەو واقعەتە کۆمەڵایەتی عیبارەتە لەوەکە بزوتنەوەی سیاسی و مبارزاتی لە ناوەوە ئەوەندەی کە مۆری چەپی پێوە بوو بێ ئەوەندەی کە مۆری ئاگاهی پێوە بوو بێ ئەوەندەی کە مۆری ڕێخستن و سازماندەهی لە ناخی کۆمەلگاو پێوە بوو بێ هەر بەو دەرەجە کاریگەری بۆ لەسەر هێزە سیاسەکانی دوورخراوە لە دەرەوەی وڵات و لە هەمووان و هەر دەرەجەیەک ئەو کۆماری ئیسلامی توانی بێتی ئەو بزوتنەوەدا بمرکێنێتەوە فەزایەکی خەفەقاون و ترۆر بەسەر کۆمەلگادا لە زیندانەکان لە دەرەوەی زیندان ئەوانە حاکمکە ئەم کێشە وردە کێشانەی ناو حزبە سیاسەکانی دەرەوە وڵاتیش گەورە بوونەوە و بوونەمانەی یەکگرتن و حتا بوونە هۆکاری جیابوونەوە و لێکدابڕانیش ئێستا کە ئێمە بەرەو شرایطێکی جیاواز دەچین و دەڵێن کە کۆمەلگای ئێران لە بەردەم گۆڕانکاری دراماتیک و مهمدایە جا چ گۆڕانکاری لەسەرەوە چ گۆڕانکاری لە خوارەوە ئیتر ئەو موقعیەتە شرایطی دەخڵخێنێ بە بڕوای من هێزە چەپەکان دێنێتە پای گفتوگۆ لەسەر مەسایلی واقعی بەڵام بەو شەرتەی کە بە هەر دەرەجەیەک ئەو بزوتنەوەیە ئەو بزوتنەوانە لە خوارەوە لە ناو کۆمەلگادا لە نەتیجەی
گۆڕانی هاوسەنگی هێز پەریانسەند بێ بە هەمان دەرەجە ئەو هێزە چەپانش توانی بیتیان خۆی پێمتەکیکەن پێی پێش ئەستور بن لەگەڵی تێکەڵاو بن پەیوەندی پێوە بگرن بۆ پەیوەندیان هەبێ پێوەی لەو سوورەتەدا بڕای من کۆمەلگای ئێران زەرفەتی ئەوەی هەیە کە هێزی چەپ تێیدا بێتە ڕوو و ببێتە لایەنێکی گرنگی دەسەڵات و نهایەتەن بڕای من ئەو زەرفێتە هەیە کە لە ئێران شۆڕشێکی سوسیالیستی و کرێکاری لە نهادا بەرپا بێت ئەوانە تەجربەی خودی کۆمەلگای ئێران ومان پێ دەڵێ ژماری تەبەقەی کارگەر و تەجربەی مبارزاتی 100 ساڵی ڕابردوو مبارزە بۆ ئازادی و بۆ عەداڵەت و بۆوانە کە بەردەوام لە زەریاندا بووە انقلاباتی لێکەوتۆتەوە سەرهەڵدانی گەورەی جەماوەری لێکەوتۆتە ئەو پێمان دەڵێ کە ئەوە ئومێدێکی واهی نییە بەڵام دەبێ ئەم دوو عەرسەیە لە کاریێنی ئەوەی کە ئێوە نێوتانە چەپی سازمانی یافتە و چەپی متشەکیل کە عیبارەتن لە بەشی زۆری ئەو هێزە چەپانەی کە دوور خراونەوە بەبوونەی شرایەتی خەفەخان و سەرکوت ئەمە ئەم بۆشاییەی بینی خۆیان و جەماوەر بە زۆری لە جۆرەکان پڕکەنەوە و بە تایبەت لەو خۆناغەدا کە دەڵێن هاوسەنگی هێز دەگۆڕێ بە خێرایی ئەو ئەرکەی کە دەکەوێت سەرشانیان ئەنجامی بدەن و واز دەوردە کێشە و اختلافاتی فلاوەچی بێت پرسیار لەو بارەوە زۆرە بەڵام دیارە من نامێت زۆر ئێستا لەم باسەیە کە مەوداکەی کەم ماوە زۆر واردی ئەوە بین بەڵام ئەو تەوەقعی کە ئێستا لە چەپەیە ئایا ئەو لێکدانەوەی من ئەمە وەک بە کورتیش ئەتوانێت جوە ئەو لێکدانەوەی کە ئێوە باسان کرد یا کۆمەڵە لەسەر ئەگەری ئاڵوگۆڕەکان و گۆڕانکاریەکان لە ئێران هەیەی لە کورت ماوەدا ئایا ئەو هەمان لێکدانەوە باقی لایەنە چەپەکانیش هەیەە کە نیگەرانیەکیان لەلا دروست بێت و ببێتە هۆکار بۆ لێک نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان یا لایەنە چەپەکان بەگشتی خۆ بە قسە هەموو کەس ئەو نیگەرانیە دەردەبرێ و ئەو ڕێگایە ئەو ڕێگای دەزانێت بێ بگرێتە بەر بەڵام مەسەلەوەیە کە زەرفەتی ئەو کارەکەمە زەرفەتی ئەو کارەکەمە و ئەو زەرفەتە دەوێت بە وجود بێ ئەو زەرفەتێکی دیالکتیکیان لە ڕابطەیەکی تەبیعی ئەو چەپە دوورخراوەیە لەگەڵ ئەو جەماوەرە لە ناوەوەی وڵات شکل دەگرێت ئێستا عەسری ئینتەرنێت و عەسری ئەوەیە کە دنیا زۆر چکۆڵە بۆتەوە وەکو دیەکی چکۆڵی لە هاتووە ارتباطات نزیک ینی مەسەلەوە نیە خۆ هەر کەسێک مستەقیمەن بتوانێت لە کارگایەک لە کارخانەیەک حضوری بێ تا بتوانێت پەیوەندی بگرێ ئەشکالی جۆرازۆر لە پەیوەندی هەیە ئەشکالی جۆرازۆر لە نزیک بوونەوەیە و بە تایبەت بە بڕای من دەبێ ئەنی هەڵسوراوان و تێکۆشەرانی ناوەوەی وڵات کە پەیوەندی حزبی و تەشکیلاتیان هەیە ئیتر ئەو ئەرکە زۆر زۆر جدیتر بەڕێوەبرن بن پێم وایە بەڵێ ئیمکان پەزیرە و ئومێدوار کنندەشە چونکە فەزای سیاسی ئێران کۆمەڵەش هەوڵی بۆدا تەبعاً کۆمەڵەش هەوڵی بۆدا کۆمەڵە بەڵێ کۆمەڵە تاوجێ بە کۆمەڵە مەربوتە کۆمەڵە بەعضێک تەجربەی هەیە کە ئەم تەجربانە دەبێت ینی خودی کۆمەلگای کوردستان بەدەستیەوەداوە جۆرێک لە زانستی خۆڕێخستن لە ناو جەماوەری خەڵکی کووردا جێکەوتووە جایتر سامی کۆمەڵە چەندە بۆ لەوەی تەی زەمان لە ڕێگای ڕۆشنگەری لە ڕێگای تەبلیغ لە ڕێگای فعالینی محلی خۆیەوە ئەوەی کردەوە قەیناکە با بمێنە هەر کەس ئەرزیابی خۆی هەبێتەوە بەڵام من دڵنیام کە ئەو سلا خۆڕێخستنە مۆری چەپی پێوەیە خۆڕێخستن بۆ وتم مەسان بۆ مەسەلەی بۆ یا بەهاناچوون و گولە لێدراوەکان خۆڕێخستن بۆ مەسەل لە جریانی کۆڕۆنەدا خۆڕێخستن بۆ نەورۆز ئەو ساڵ و گەلێک ڕووداوی دیکە مەسەن مانگرتنی گەورە لە کوردستان ڕووی داوە مانگرتنی ساڵی 1970 لە جریانی شوانەی قادری مانگرتن لە جریانی ئەدامی هەرزادی کەمانگەر و یارانیدا دوای ئەو مانگرتنەکانی کە لە جریانی شۆڕشی ژینادا ڕوویدا مانگرتنی دوای ئەوەی کە بۆمباران کرا چەند نەفەر ئەدام کران و حزبی دموکرات بۆمباران کرا مەخەڵەکانی لە باشووری کوردستان ئەوانە هەمووی بەڕێوە چۆ بە وسیلەی کەسانێکی لە مەحەللا بەڕێوە چۆ و توانای جۆرێک لە توانای ڕێخستن و سازماندانی لە مەحەلدا نیشان لە خۆی نیشانداوە ئەوە
تەجربەی ئێمەیە پێم وابێت ینی کۆمەڵە دەبێت ئەو زەرفیەتە لە خۆیدا تەقویت کە ئەو زەرفیەتە لە ناو جەماوەری خەڵکیدا پەرە پێ بدا کە نهایەتەن کۆمەلگای کوردستان لە سوورەتی ببێتە کۆمەلگایەکی مەدەنی ڕاستەقینە کە زەرفیەتەکانی مبارزاتی خۆی بە تەواوی تواناوە بەکاربێنی. هاوڕێ برایم پرسیارێک ئەو پرسیانەی کە تایبەت بە باسە ئەسلیەکەمان و ئاڵوگۆڕی سیاسی لێران و ئەگەری گۆڕانکاریەکان تا ئەندازەیە کۆتایی هات هەرچەند لەوانەیە لەو بارەیە پرسیاری تری زۆر مابێ بەڵام من بۆ کۆتایی ئەم بەرنامە پرسیارێکەیە شایەتی زۆر مربوط بەو باسە نەبێت کە پێشتر قسەمان لەسەر کردووە ئەوش مەسەلەی غەزە و شەڕی ئیسرائیل و ئەو کارەساتە مرۆیەیە کە هەر ئێستا دوای 6 مانگ لەو شەڕە تێپەڕە بێت لە غەزە لە ئارادایە موقعیەتی ئەو لایەنانەیە ئەو وڵاتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لەم شەڕەیە دەرگیرن و پاشان ئەرکی ڕاگەیاندنی و بە تایبەت ڕاگەیاندنی ئێمە لەم بوارەیە دەبێت چ بێ؟ گومانمان نییە لەوەدا کە حەماس ڕێکخراوێکی مرتەجیع و کۆنەپەرستە و ڕووداوی 7 ئۆکتۆبریش کۆمەڵێک حرەکەتی جنایەتکارانە تێدا ڕوویدا بەڵام سەرجەم ئەوەی کە لە فەلەستین ڕوودەدا چ بنەواری غەزە و چ بەشی ڕۆژاوای کەرتی ڕۆژاوا هەمووی بەگشتی ئەوەی کە بزوتنەوەی فەلەستیندا ڕوودەدا هەمووی کاردانەوەیە بەرامبەر بە جنایەت و سەرکوتگەری دەوڵەتێکی داگیرکرد دەوڵەتی داپرۆسەنەر دەوڵەتێکی مرتەجع وەکو دەوڵەتی من نژادپەرستی ئیسرائیل ئەوە ئەگەر ئەو مەفروزاتەمان ینی ڕۆشن کردەوە ئەو جار معلوم دەبێت ئێستا 6 مانگە زیاتر لە 6 مانگە ئیسرائیل غەزەدا دەپرۆسێەوە بە ئاور و ئاسن دەیکوتێت و نزیک بە 35,000 نەفەر تا ئێستا ئینسان ژن و منداڵ و پیا و پیر و جوان کوژراون و ئەوانش خەڵکی عادی غەزە بوون من نازانم چەندیان ڕێکخراوی حەماس بوو یا کەس بەڵام ئەوەی معلومە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ناتانیاهو تەسمیمی گرت کە تۆڵە لە خەڵکی فەلەستین بکاتەوە تۆڵە لە خەڵکی غەزە بکاتەوە و تۆڵێک ئەوە وحشەتناک و ئاوا جنایەتکارانە و ئەوە 14,000 کەس کوژرا و منداڵ بوو لەوە جنایەت گەورەتر لە فاصلی 6 مانگدا بەڵام ئایا بزانین دەوڵەتی ئیسرائیل چی بەدەستێناوەلەوە دەوڵەتی ناتن بە بڕوای من تا ئێستا هەموو ئەرزیابیەکان ئەوەیە کە دەوڵەتی ئیسرائیل شکستی خواردرە و شەڕەدا شکستی ئەخلاقی کە هەر قسەی لێمەکە شکستی سیاسیشی خواردووە و لە جەبهەی شەڕیشدا پێشکەوتنێکی گەورەی بەدەست نهێناوە ئاخر منتەقەیەکی ئاوا مەحدودی وەکو نەواری غەزە بەو هەموو هێزی داپرۆسێنەرە بەو هەموو بۆمباران و تۆپباران و مدێرنترین سلاحی ئەوڕۆ بە کۆمەجی ئەمریکا بە سلاحی خۆت بە هەمووانە وێرانیکەی ئەوە هونەرێکی جەنگی نییە یعنیەوە هیچ سەرکەوتنێکی وەکو سەرکەوتنێکی بەمانای سەرکەوتن لە شەڕدا کەس بۆ تۆمار ناکات بەڵام بە هەمووی ئەوانەوە ئێستاش ئیسرائیل نەیتوانیوە هەموو ئەو منتەقەیە داگیرکە ئەو منتەقەی کۆنتڕۆلکە لە ڕووی نظامیەوە ئیسرائیل ئێستا لە بوونبەستدایە ئەو بوونبەستە ناشکێ مەگەر ئەوەی کە بە چەندین قاتی کە جنایەت تا ئێستا کردوێتی دووبارە جنایەت بکە کە ئەوە جارێ لە لەحاظ نظامیەوە لە لەحاظ سیاسیەوە دەزانین کە شەپۆل دوای ئەوەی کە حەماسیش ئەو تونندڕەویانەی کرد و ئەو کارە جنایەتکارانەیە کرا و بۆ ماوەیەکی کورت ئەفکاری عمومی دنیای مقدارێک تووشی شۆک کرد بەڵام دوای ماوەیەکی کورد وەختێک ماهیەتی واقعی دەوڵەتی ئیسرائیل ئاشکرا بوو بیرروڕای گشتی دنیا هەمووی هەژا لە عەلەی ئیسرائیل و هیچ جۆرێک لە سەمپاتی هیچ جۆرێک لە تەئیدکردن ئیتر نەما لە هیچ گۆشەیەکی دنیا غەیری تەعدادێک لە دەوڵەتەکان نەبێ کە ویش بەرژەوەندی خۆیان بەڵام زیادەڕەوی و توندڕەوی دەوڵەتی ناتانیاهو لەلایەکەوە و ئەو ئەبعادی وەسی ئەو جنایەتە و فشاری ئەفکاری عمومی خەڵکی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا و شوێنەکانی دیکە هەموو ئەوانە وای کرد کە تەنانەت دەوڵەتەکانیش
پێداچوونەوە بکەن بە هەڵوێستی خۆیان بەرامبەر بە ئیسرائیل. یعنی ئیسرائیل دەوڵەتی ناتانیاهو لە عەرسەی دیپلۆماسیش شکستی خوارد. لە بیرۆڕای گشتی جەماوەردا بێزاری و نەفرەتی هەڵخران کە ئەو بێزاری و نفرەتە هاتە سەرشەقام و هەر ئێستاش دانیشگاکانی ئەمریکا ئێستا هەمووی لە 90% دانیشگاکانی ئەمریکادا ئێستا دانیشگا گەورەکاندا ئەکسیۆنی دژ بە ئیسرائیل دژ بە دەوڵەتی ئیسرائیل لە جەریاندایە بە دیفاع لە خەڵکی فەلەستین و دیفاع لە غەزە و هەمووان. بس ئەوە لە هەموو ڕوویەکەوە کە حسابی دەکەی دەوڵەتی ئیسرائیل و قەزێدا شکستی خواردو. جمهوری ئیسلامی خۆی بە لە کۆنەوە خۆی بە پشتیوانی مەسەلەی فەلەستین زانیوە و ڕۆژی قودس و هەموو تەبلیغات و هەراوریای کامیشە کردوێتی. جمهوری ئیسلامی لەگەڵ دەستپێکردنی شەڕی غەزە دائیمەن هەر خۆی لێ بەبەری کردووە، هەر هەوڵی داوە بڵێ ئەوە من نەبووم، دەستم تێدا نەبووە و تەنانەت هەوڵی دەدا بۆ ئەوی کە هێزە نیابەتیەکانیشی کە لە ڕووی بیر و باوەڕ و ئیدەئۆلۆژی و یا تعلقێکەوە هەرچی بەعزێک کاریان دەکرد ئەوانیش مەهارکە. لە تەواوی ئەو ماوەیەدا کاری جمهوری ئیسلامی ئەوە نەبوو کە هێزە نیابەتەکانی لە دژی ئیسرائیل هان بدا، بەڵکە بە پێچەوانەوە هەوڵی داوە بۆ ئەوی کە کۆنتڕۆلیان کە بۆ ئەوەی کە ئیتر لەوە زیاتر دەوڵەتی ئەمریکا لە خۆی تۆڕە نەکات. زۆر نیگەرانی ئەوە بوو کە ئەو گفتوگۆیانەی کە ژێر بەژێر لەگەڵ ئەمریکا لە جەریاندایە و قرارە لەخرەبەتەوە بخاتی بگەن ئەوانە ئەوە هەڵوەشێتەوە لەبەرەوە خۆی تەعوجێکی بە مەسەلەی غەزە مربوط جمهوری ئیسلامیش لەواقعدا دۆڕاوێکی ئەو قەزیەیە. دەمێنێتەوە حەماس کە تەرەفی ئەسلی شەڕەکەی حەماس نابودکردنی حەماس تقریبا غێرە ممکنە، چونکە حەماس ممکنە لەوێش هەڵیکەنی لە جێیەکی دیکە بالاخره عیدێک پێدا دەبن لە دەورێ کۆ دەبنەوە و ئەو سیاسەتە و استراتیژی ئیدامە دەدەن. لەبەرەوە وجودی ئەو ڕێکخراوانە وجودی هێزێکی وەکو حەماس مەحسوولی ئەو شرایطەیە کە بەسەر خەڵکی فەلەستینیا سەپاوە. جا هەموو جۆرە هێزێکی لێ دەکەوێتەوە، هێزی پێشکەوتوخوازیشی لێ دەکەوێتەوە، هێزی کۆنەپەرستشی لێ دەکەوێتەوە. ئەوە تەبیعیە. لەبەرەوە ئەو ئەگەر قرار بێ لەسەر ئەوەی کە ئیسرائیل شانازی بۆ بکە ئیسرائیل حەماسی نابود کردووە، حەماس هەمیشە دەتوانێت دعا بکە هەم هەر بەاعتباری وەی کە بنکەیەکی هەبێت لە شوێنێکی دیکەش هەتا. بەڵام غەزە چی لەسەرات؟ غەزە وێران بوو. ئەوەی کە بە بڕوای من لێرە جگای داخە ئەوەیە کە بە شەریەت دەیتوانی پێشەوە جنایەتە بگرێت. یعنی ئەگەر ئەو ئاگاهی و ئەو وشیاریەی کە ئێستا وردەوردە پەیدا بووە زووتر بواە، ئەگەر ساڵانی پێشتر بواە، ئەگەر ئەو ئەخۆ ئەوەجار نییە کە غەزە حملەی پێدەکرێت و دادەپڕۆچرێت. جاری سێوم و چوارمێتی بارها و بارها لە تووری 20 ساڵی ڕابردوودا هەر بۆ جۆرە هەر جارە بە بەهانەیەک غەزایان بەشی لە غەزای وێران کردو. غەزە بجێی خۆی کەناری ڕۆژاوە مەسەر ئەولاتری کولی مەسەلەی فەلەستی. ئەمانە ئەگەر مەسەلەن ئەو وەختی کە ئەو هەموو تەرحی زیدی خەڵکیەی کرد لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵات دەوڵەتانی ئەوروپایەوە خەریبوون دایس سەپێن بەسەر فەلەستینەکان و ئەوە قبولیان نەدەکرد. ئەو هەموو قەتعنامانەی کە ئەوەمی متحیدە دەری دەکرد و ئیسرائیل پێشەری دەکرد کاردانەوەیەکی بەرینی جەماوەری لە ئاستی دنیادا لێکەوتماوە، ئەو جنایەتانە بۆ ئیسرائیل و بۆ حەماسیش ئیتر ئێستا ئاسان نەدەم. پسکەوابێت دەگەمە ئاخرین بەشی پرسیارەکەیەوە کە دەڵێن ئەرکی ئێمە چی؟ بە بڕای من ئەرکی ئێمە ئێستا دیفاع لە خەڵکی مەزلومی ڕەفەح غەزەیەکە لە ڕەفەح کۆبوونەوە. میدیای ئێمە بەجێی خۆی هاوڕێیانی ئێمەوە هەموو بڕای من ئینسانای تێکۆشەر و شرافەتمەند و مبارز لە دەرەوەی وڵات دەبێ هێزی خۆیان بخەنە یەک و کەمپینێکی گەورەی مبارزاتی لە کورتماوەدا بخەنە ڕێ کە ئەو کارایەنی حملەکردن بە ڕەفع و ئەو ماجراجوویەی کە ممکنە دەوڵەتی ئیسرائیل بیکات لە فەرتی ئیستیسالیش بیکات، بەڵام جنایەتی گەورەی لێ بخۆڵکردەوە بە جۆری لە جۆرەکان پێشی بگرن دەوڵەتەکان ناچارکەن کە فشار بێن بۆ ئیسرائیل و ئیجازە نەدەین ئەو جنایەتە لە ڕەفا بە ئاسانی بەسەر سەری ئیسرائیلدا تێپەڕ بێ. زۆر سپاس هاوڕێ برایم، هەرچەند لەم بەشەشە پرسیار زۆر و لێکدانەوە حتمما بۆم بوارەش زۆرە، بەڵام کاتی بەرنامەکەمان ڕوو لە کۆتاییە. ئەگەر شتێک ماوە بۆ تەکمیلی قسە و باسەکان بە کورتی ئەتوانین کات بخێنە اختیار. زۆر سپاس باندونە بنێوش. زۆر سپاس بۆ جەنابێش و سپاس بۆی کە قەبوڵی زەحمەتت کرد.
بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی دووهەمی بەرنمەیەکی تایبەت بوو کە ئەویش وتوێش لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لەبیر ئەوڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بوو. تا بەرنمەیەکی تر دیدارێکی تر بژین بشادی.